کۆبوونەوەی لووتکەی بوداپێست ئاگربەستیان پەرەسەندنی شەڕ لە نووسینی نیاز برایم حامد. کۆبوونەوەی لووتکەی بوداپێست لە نێوان دۆناڵد ترامپ و ڤلادیمیر پوتین وەک ڕووداوێکی مێژووی لە چوارچێوەی جەنگی رووسیا و ئوکراینیادا چاوەڕوان دەکرێت کە ئامانجی سەرەکی کۆمەندانەیە بهێنێت و ئاماژەی بە پێشکەوتنی گەورە کردووە لە پەیوەندی تەلەفۆنیەکەی لەگەڵ پوتین. پێشبینی دەکرێت کۆبوونەوەکە لە ماوەی 2 هەفتەی داهاتوو یان لە ماوەی 2 هەفتەدا لە بوداپێستی پایتەختی هەنگاریا بەڕێوە بچێت. هەرچەندە کاتێکی ورد هێشتا دیاری نەکراوە و کرێملین ئاماژەی بەوە کردووە کە لەوانەیە دواب بکەوێت. ئامادەکاریەکان خێران و سەرکردە و بەرپرسانی هەنگاریا وەک ڤیکتۆر ئۆربان و پیتەر سیارتۆ لەگەڵ هاوتا ڕووسی و ئەمریکیەکانیان قسەیان کردووە بۆ هەماهەنگیکردنی لووتکەکە. ئامانجەکانی لووتکەکە و ڕۆڵی لایەنەکە. ئامانجی لووتکەکە دانوستاندنە لەسەر ڕێکەوتنێکی ئاشتی گشتگیر کە تیش دەخاتە سەر کەمکردنەوەی پەرەسەندنی سەربازی و گەرانتی ئەمنیەکان بۆ ئوکرانیا. ئەگەریەوە هەیە لووتکەیەکی سێقۆڵی لە نێوان ترامپ، پوتین و ڤلادیمیر زلنسکی سەرۆکی ئوکراینیا بەڕێوە بچێت، هەرچەندە هێشتا بە فەرمی پشتڕاست نەکراوەتەوە. یەکێتی ئەوروپا بە وریاییەوە چاودێری لووتکەکە دەکات و داوای بەهێزکردنی سزاکانی سەر رووسیا دەکات. ئەگەر لووتکەکە هیچ پێشکەوتنێکی بەرچاو بەدەست نەهێنێت، هەڵبژاردننی بوداپێست وەک شوێنی لووتکەکە و ڕنگدانەوەی پەیوەندیە نزیکەکانی نێوان ڤیکتۆر ئۆربان سەرۆک وەزیرانی هەنگاریا و پوتینە کە ژینگەیەکی دۆستانەتر بۆ سەرۆکی رووسیا دابین دەکات. کاریگەری سەرکەوتنەکانی رووسیا لەسەر هەڵوێستی پوتین. رووسیا لەسەر زەوی لە ئوکراینیادا پێشکەوتنی بەدەستهێناوە، نزیکەی 20 لە سەدی خاکی ئوکراینیای کۆنتڕۆڵ کردووە، لەوانش بەشێکی زۆری دۆنێسک و خێرسۆن. ئەم دەستکەوتە سەربازیانە لەوانەیە کاریگەریەکی زیاتر بە پوتین ببەخشن لە دانوستاندنەکاندا، چونکە هەوڵ دەدات خۆی وەک لایەنێکی بەهێز نیشان بدات کە توانای سەپاندنی مەرجەکانی هەیە. شیمانەی ئاستەنگەکان. گرژیەکان لەگەڵ ئوکرانیایەکە کە لە ئاستەنگە سەرەکیەکان، چونکە زێلێنسکی نیگەرانی خۆی دەربڕیوە سەبارەت بە هەر ڕێکەوتنێک کە لەوانەیە هەڵوێستی وڵاتەکەی لاواز بکات، بە تایبەتی لەگەڵ تاوتوێکردنی واشنگتۆن بۆ پڕچەکردنی ئوکراینیا بە موشەکەکانی تۆماهۆک. پوتینیش ڕوبەڕووی ئاستەنگەکانی ئاسیایی سیاسی دەبێتەوە، لەوانیش فەرمانی دەستگیرکردن لەلایەن دادگای تاوانە نێودەوڵەتیەکانەوە کە کارە دیپلۆماسیەکانی ئاڵۆزتر دەکات. هەڵوێستی ترامپیش جێگەی سەرنجە. سەرڕای بەڵێنەکانی بۆ کۆتایی هێنانی خێرا بە جەنگەکە، ترامپ ڕوبەڕووی رەخنە دەبێتەوە بەهۆی هەڵوێستە ناجێگیرەکانی بەرامبەر بە رووسیا و ئوکرانیا کە لەوانەیە کاریگەری لەسەر بڕواپێکراویەکەی لە لووتکەکەدا هەبێت. بە کورتی لووتکەی بوداپێست دەرفەتێکی دەگمەنە بۆ بەدەستهێنانی پێشکەوتن لە کۆتایی هێنان بە جەنگی رووسیا و ئوکرانیا، بەڵام بەهۆی ئاڵۆزیەکانی ململانێکە و بەرژەوەندیە دژبەیەکەکانی لایەنە پەیوەندیدارەکانەوە ڕوبەڕووی ئاستەنگەکانی گەورە دەبێتەوە. سەرکەوتنی پوتین لە بەهێزکردنی هەڵوێستی سەربازی خۆیدا لەوانەیە دەستی باڵای پێ ببەخشێت، بەڵام فشاری نێودەوڵەتی لەسەر رووسیا وەک فاکتەرێکی یەکلاکەرەوە دەمێنێتەوە لە دیاریکردنی ئەنجامەکانی لووتکەکە. چی ڕوودەدات ڕۆژی دواتر ئەگەر لووتکەی بوداپێست هیچ پێشکەوتنێک بەدەست نەهێنێت؟ بەردەوامبوونی بنبەست و گۆڕانی ململانێ بۆ جەنگی لەناوبردن. نەبوونی پێشکەوتنی دیپلۆماسی بە واتای بەردەوامبوونی بنبەستی سەربازی و سیاسی دێت، چونکە هیچ لایەنێک نەیتوانیوە سەرکەوتنێکی یەکلاکەرەوە بەدەست بهێنێت. شەڕەکانی ڕۆژانە و لەناوبردنی سەرچاوە مرۆی و ئابوووریەکانی هەردوولا بەردەوام دەبن. ململانێکە وردەوردە دەگۆڕێت بۆ جەنگێکی درێژخایەنی لەناوبردن لەگەڵ ئەگەری کۆکردنەوەی سەربازی نوێ لە رووسیا و زیادبوونی پشتبەستنی ئوکرانیا بە پشتیوانی ڕۆژاوە. پەرەسەندنی سەربازی و زیادبوونی پشتیوانی ڕۆژاوە بۆ ئوکرانیا. لاگەری شکستی لووتکەکەدا پێدەچێت ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپیەکانی بەرەو زیادکردنی پشتیوانی سەربازی بۆ ئوکرانیا بڕۆن. لەوانەش ئەگەری دابینکردنی موشەکەکانی تۆماهۆکیان چەکی کوالیتی تری بوو کە مسکۆ بە پەرەسەندنێکی مەترسیدار دەزانێت. ئەمە لەوانەیە ببێتە هۆی پەرەسەندنی ڕوبەڕووبوونەوەکان لە بەرەکانی جەنگدا و زیادبوونی گرژی لە نێوان رووسیا و ڕۆژاوە، لەگەڵ مەترسیەکانی فراوانبوونی بازنەی جەنگەکەیان گواستنەوەی بۆ ناوچە نوێیەکان. بەهێزکردنی سزاکانی ڕۆژاوە و فراوانکردنی ڕۆڵی ناتۆ. شکستی لووتکەکە دەنگە ئەوروپی و ئەمریکەکان بەهێز دەکات کە داوای سەپاندنی سزای ئابووری تونتر بەسەر رووسیادا دەکەن، لەگەڵ ئاراستەی ناتۆ بۆ بەهێزکردنی بوونی سەربازی خۆی لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و زیادکردنی خەرجیەکانی بەرگری. گۆشەگیری ئابووری و سیاسی رووسیا زیاتر دەبێت، لە کاتێکدا ئەوروپا ڕوبەڕووی پێشبڕکەی شەکی نوێ و گرژی ئەمنیە درێژخایەنەکان دەبێتەوە. ساردکردنەوەی ململانەی یان ئاگربەستی کاتی. لە کاتی نەبوونی ڕێکەوتنێکی گشتگیردا لەوانەیە هەردوو لایەن ڕووبکەنە ساردکردنەوەی ململانێ لە ڕێگای ئاگربەستێکی درێژخایەنەوە کە چارەسەری ڕێگوڕیشەی ململانەکە ناکات، بەڵام بۆ کاتێکی کاتی خوێن ڕشتنی جەنگەکە ڕادەگرێت. دۆخەکە ناسک دەمێنێتەوە لە هەر ساتێکدا ئەگەری تەقینەوەی هەیە، لەگەڵ بەردەوامبوونی نیگارانیەکان لەسەر دەستپێکردنەوەی شەڕیان هەڵوەشاندنەوەی ئاگربەستەکە. لاگەری نەبوونی هیچ پێشکەوتنێک لە لووتکەی بوداپێستدا جیهان ڕۆژی دواتر ڕوبەڕووی پەرەسەندنی سەربازی زیاتر، بەردەوامبوونی جەنگی لەناوبردن، فراوانبوونی سزا و زیادبوونی مەترسی ئەمنیەکان لە ئەوروپا دەبێتەوە. هەروەها دەرفەتەکانی چارەسەری سیاسی کەم دەبنەوە و ناوچەکە دەبێتە بارمتەی هاوکێشەی هێز و چەک، لەگەڵ زیادبوونی نەهامەتی مرۆی و ئابووری بۆ هەموو لایەنەکان.